ئێسی بارانی بزان چەندە لەگەڵمان بن. ئەوە ئاوەکەمانە، ئاوی بارانەیە لەگەڵمان بن بزان PBS ئاوی بارانی چۆنە بۆ خەڵک ئەوەندە دوعای دەکا باران ببارێ. شاش هیچ فیلتەرێک هیچ ئامێرێک ناتوانێت ئاوی ئەوها پاک بکاتەوە. شاش دەردەچیت ئەوە شەش سەیریکان شەشی خوێندەوە. وەرە ئاوی سولاوکیتان بۆ فەعسکەم کە ئێوە لەوانێ بێتان پیس بێ. ئاوی سڵاو ئەوە ئاوی سولاوکیە، ئاو لەسەر بان دێتە خوارێ. ئاوی بارانی شەش بوو. ئاوی سولاوکی 21 لەوانێ پێت هیچ بێت نەیخۆیەوە ئەو ئاوەیە. لەوانێت جەنابتان بێنەوە ئاوی بخۆنەوە، ئاوی تانچی لەوانەیە ئەو ئاوەتان پێ خاوێنتر بێت لە ئاوی بارانێ. سیرکەن ئەو ئاوەیە چی لێ هات؟ 240 هەندێکە، 234 ئاوی بارانێ 6 بوو، ئاوی سولاوکی 21 بوو، ئەو ئاوەیە 200 هەندێک بوو، کەواتە